ئازیزان بەردەوام دەبین تەوەر یەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین باس لە فشارەکانی وەزارەتی نەوتی عێراق واروها کۆمپانیای سۆمۆ دەکەین بۆ ڕێگریکردن لە بە بازاڕیکردنی بەرهەمی نەوت لە هەرێمی کوردستان. ئەمە لە کاتێکدایە کە چەندین جارە کۆمپانیای سۆمۆ ئاگاداری کۆمپانیا بیانیەکانی کردوتەوە کە نەوت لە هەرێمی کوردستان نەکڕن و لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بزانین ئەم فشارانە چ کاریگەریەکی لەسەر بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان و هاوکات کۆمپانیا بیانیەکان و نرخی نەوت و بەرهەمێنانی نەوت دەبێت لە هەرێمی کوردستان. تایبەت بەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز بەهجەت ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی ماستەرن لە گرێبەستە نەوتیەکانی عێراق. کاک بەهجەت سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس. بەڵێ دیارە چەندین جارە با بڵێن کۆمپانیای سۆمۆ ئاگاداری کۆمپانیا بیانیەکان دەکاتەوە کە بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان یاخود لە کێڵگە نەوتیەکانی هەرێم نەکەن و هاوکاتیش کڕین و فرۆشتن لەم کێڵگانەدانە بێت. ئەمە چ کاریگەریەکی لەسەر بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان جێهێشتووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر سپاسیش بۆ کەناڵی عەزیزی کورسات و بەیانی بینەرانی کورساتش باش. طبیعی ئەم فشارانەی وەزارەتی نەوتی عێراق و کە سۆمەش بەشێکە لە وەزارەتی نەوتی عێراق ئەمانە مێژوویەکی کۆنی هەیە، ینی بابەتێکی تازە نییە تاوەکو ببێتە جێی سرنج و لە دوای ساڵی 2014ەوە کە هەرێمی کوردستان بڕیاری داوە کە نەوت هەناردەی بازاڕە جیهانەکان بکات لە ڕێگەی تورکیاوە، سۆمۆ و وەزارەتی نەوتیش بە شێوەیەکی گشتی کۆمەڵە فشار و کۆمەڵی ڕێکاری یاساییان گرتوتە بەر بوو ئەوەی کە ڕێگری بکەن لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و بە چەندین شێوە یاخودەوە تا بەو شێوانە بووە کە وەکو ئەمە ئەخیر جار کە عەلا یاسری باسی کرد بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ و پێشتریش وەزارەتی نەوت چەندین جار عەرزی خستۆتە بەردەم کۆمپانیەکان کە بە نرخی هەرزانتر بە خەسمیان بۆ بکات بەس بۆەوەی کە لە هەرێمی کوردستان نەوت نەکڕن و ئەم فشارانەی وەزارەتی نەوتیش زیاتر چڕ بۆتەوە دوای ئەوەی کە دادگای ئیتیحادی لە عێراق لە 15/2 ئەو بڕیارەی دەرکرد لە دژی هەرێمی کوردستان و بڕیارەکەش ئیلزامی حکوومەتی عێراقی کردو کە دەبێت ڕێکاری یاسایی بگرێتە بەر بۆ جێبەجێکردنی و وەزارەتی نەوتیش ئێستا لە تازەترین ڕێکاریدا داوای کردووە لە کۆمپانیا بیانیەکان کە نەوتی هەرێمی کوردستان نەکڕن و دەستبەرداری کڕینی نەوت بن و ئەمەش ئەچێتە چوارچێوەی ئەو ڕێکارانەی کە کردوێتی وەزارەتی نەوت و بۆ ناساندنی نەوتی هەرێمی کوردستان بە کۆمپانیا بیانەکان وەکو نەوتێکی تەهریب وەکو نەوتێکی دزراو کە ئەو مامەڵی لەگەڵدا دەکات. باش ئەمەش گەلەوەی کە کاریگەری لەسەر فرۆشتنی نرخ نەوت هەبووە بە نرخێکی کەم لە هەرێمی کوردستان هاوکات کاریگەری لەسەر بەرهەمێنانی نەوتیشە بۆ بە دیاریکراوی ئەکرێ بڵێن کەمی کردووە لە دوای ئەم بڕیارانەوە یاخود بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان وەک خۆی ماوەتەوە یاخود زیادی کردووە؟ بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان کەمی کردووە بە شێوەیەکی گشتی بەڵام لەژێر کاریگەری ئەو بڕیاران یاخود ئەو فشارانی حکوومەتی عێراقدا نەبووە و پەیوەندی هەیە بە کێڵگەکانی هەرێمی کوردستان خۆیەوە چونکە لە هەرێمی کوردستانە تقریبان ئێستا نزیکەی 45,000 بەرمیل ئاستی بەرهەمێنانی کەمی کردو ئەویش دەگەڕێتەوە بۆ دوو سەبەبی سەرەکی سەبەبێکیان پەیوەندی هەیە بە خراپ مامەڵەکردن لەگەڵ ئەو بیرانی کە ئەو کێڵگانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و فشارێکی زۆر خراوەتە سەر بیرەکان بۆ ئەوەی کە بتوانرێت لە کەمترین ماوەدا و زۆرترین بەرهەمی لێ دەربی هەندێت و کە ئەم کارێش بەڕاستی کاریگەریەکی زۆر نێگەتیف و خراپی کردوتە سەر بیرەکان و تا دەبینین کە ئێستا بەشێک لە کێڵگەکان هەر بەرە وشک بوو نەچێت بۆ نمونە تازەترین کێڵگەیان ئەمەی شیواشۆک کە لە 140,000 بەرمیلەوە دابەزیوە بۆ 4,600 بەرمیل و نەوتی حەسیرە لە 31,000 بەرمیلەوە دابەزیوە بۆ 18,000 بەرمیل لە ئێستادا ڕۆژانە ئەوەندە بەردەم دێنێت و کێڵگەکانی ترش لە خۆرمەڵە و لە تاوجێ و لەمانش بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی بەرهەمێنانتیان دەدا بەزیوەتە خوارەوە هەرچەندە کۆمپانیەکان لە چەند کێڵگەیەکی هەرێمی کوردستانە پلانیان داناوە کە تاوەکو کۆتایی ئیمساڵ ئاستی بەرهەمێنان تقریبان دەوری 25,000 بەرمیلێک لە کێڵگەکانی خۆیاندا زیاد بکەن بەڵام سەبەبێکی تریشیان کە بۆتە هۆی دابەزینی ئاستی بەرهەمێنان ئەو ڕێکارانە بوو کە
ڕێکارە تەندروستیانە بوو کە لە ساڵی 2020 لە کاتی بڵاوبوونەوەی کۆڤید-19 لە جیهاندا کە گیرایە بەر کە ئەمە وای کرد کە بیری تازە لێ نەدرێت پەرەپێدان لە کێڵگەکاندا نەکرێت چونکە ئەم کێڵگانی هەرێمی کوردستان طبقاتی زەوی هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە ئەم نەوتە لە ناو چینە بەردەکانە دروست بووە وەکو باشوور نییە بۆ لە ناو ساندا لە ناو لمەکانە دروست بێت ئەم لە ناو طبقاتی بەردایە کە فشاری لێ دەکرێت وای لێ دەکرێت کە ئاستی بەرەمهێنانی کەمەکات نەوت کەمتر ئەدات و ئینتاج کەمتر ئەدات یعنی ئێستا دەتوانم بڵێم لە ئاستی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی بەرەمهێنانی نەوت کەم بۆتەوە بەڵام پلان هەیە کە ئەو کۆمپانیانی ئەوەی کە من ئاگدارم لە نزیکەوە چەند کۆمپانیایەک وە لە هەوڵی لێدانی بیری تازەدان و پەرەپێداندان و لە سەر قەڵاش کۆمپانیای گازپرۆم ئەویش ئێستا خەریکی بیرلێدانی تازێ و تقریبان هەوڵێک ئەدەن بۆ ئەوەی کە تۆزێک دۆخەکە ئاسایی بکەن. کاک باشە دیارە یاین لە داستترین لێدوان یاخود پەیامی محەممەد شیعسودانیش باسەوە دەکات کە لە نێوان هەرێم و عێراقدا دادگای فیدراڵی کێشەی نەوتۆغازی یەکلایی کردوەوە و پێویستە بەپێی یاساکانی دادگای فیدراڵی بێت. ئەم پەیامە جارێکی دیکە سووربوونی لەسەر پابندبوونی هەرێمی کوردستان بە یاساکانی دادگای فیدراڵی دەگەێنێت. ئەمە دەرئەنجامەکەی چی دەبێت بۆ هەرێمی کوردستان؟ دەکرێت بڵێن کاریگەریەکی ئێرێنیە یاخود نەرێنیە؟ وەڵاهی میرەوان خانم با بە سەریحی جوابی ئەو پرسیارەت بەمەوە ئەو بڕیاری محکەمەی ئیتیحادی کە دەرچووە من وەکو کەسێکی متابع و شارەزا و یاسەناز لەو بابەتەدا ینی بەجەناب دەڵێم و بە سەریحیش دەڵێم ئەو بڕیاری محکەمەی ئیتیحادی دەرفەتێکی زەڕینە بۆ هەرێم و هەرێمی کوردستان ئەم بۆچی لەبەر ئەوەی کە محکەمەی ئیتیحادی بە پێی مادەی 112 دەستوری عێراق ئەم بڕیاری دەرکردووە و ڕاستە ئێستا چەندین شرۆڤە و چەندین بابەتی بۆ کراوە کە ئەم بڕیارێکی شۆڤێنیانەیە ئەم بڕیارێکە لە دژی هەرێمی کوردستان کۆمەڵش کراوەتەوە بەڵام هەتاوەکو ئێستا لە عێراقدا بە شێوەیەکی گشتی کێشەی جێبەجێ دەستورە احتیکام بە دەستورەوە ناکرێت نە هەرێمی کوردستانی کات نە حکوومەتی ئیتیحادی دەکات ئەم بابەتێش لە ساڵی 2007ەوە ئەم ململانە سیاسی و یاسیانە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی ئیتیحادیە درێژی هەیە هەتاوەکو ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیان ناتوانێت بگەنە قەرارێکی یاخود ڕێکەوتنیشی کۆنکرێتی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و هەرچەنە بۆ نمونە بەڕێز کاقوبات کە سەرۆکی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕۆیشتە ئەوێ بە هێمنی خۆی بە لێهاتووی خۆی توانیوێتی بە شێوەیەکی کاتی تۆزێک دۆخەکە چارەسەر بکات و بڕێک پارە بێنێ بۆ هەرێمی کوردستان بەڵام دوای ئەوە شتێک دراوەتەوە. ئێستا حکوومەتی عێراق ئیلزام کراوە بەوەی کە دەبێت سەرجەم شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بەپێ ئەو بڕیارە بدا بە هەرێمی کوردستان لە مقابلیشدا هەرێمی کوردستان لە بابەتی فرۆشتنی نەوت ڕادستی حکوومەتی عێراقی دەکات. حکوومەتی عێراق لە مانگی سێشەوە چەند پێشنیارێک و نووسراوێکی داوە بە هەرێمی کوردستان بۆ دروستکردنی کۆمپانیایەکی هاوبەش. ئەم کۆمپانیایە کە بتوانێت کارە نەوتیەکان ئەمەلیاتە نەوتیەکانی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ڕێکوپێک بەرێ بەڕێوە بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت لە هەرێمی کوردستاندا ئەم پێشنیارانە هەمووی ڕەتەکرێتەوە هەتاوەکو ئێستاش باجی ئەم ڕەتکردنەوەی باجی بڕینی بودجە تەنها خەڵکی هەرێمی کوردستان داوێتی بۆ حکوومەتی عێراقش من حەزەکەم زۆر بە سەریحی بە جەناب بڵێم حکوومەتی عێراقش زۆر خۆشحاڵە ئەوەی کە من دەیبینم زۆر پێی خۆشە کە ئەم بڕیارە ئەسڵەن هەجێبەجێ نەکرێت چونکە حکوومەتی عێراق لەم کاتەدا هیچ ئیلتیزامێکی مالی بەرامبەر بە هەرێمی کوردستان نییە بودجێ هەرێمی کوردستانی بڕیوە ئەو پارەی کە پێشتر لە 170 بوو ئێستا بۆ بە 12.67 دەگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق و ئەوە تا دەبینین کە بەردەوام حکوومەتی عێراق لە بانکی مرکەزی عێراق دەڵێ ئێمە نەختینەمان گەیشتە 89 ملیار دلار دەڵێت ئاڵتونمان گەیشتە 130 تەن یەدێکی ئاڵتونیان ئەمە بەڕاستی بەشێکی ئەم پارانەی کە حکوومەتی عێراق یەدێکی کردو بریتە لەو پارەی کە لە هەرێمی کوردستان بڕیوێتی یا لەم کاتێشە بەڕاستی چێ باجەکەی داوە چێ باجێم قەیرانەکەیدا هاوڵاتیان داوێتی و حکوومەتی عێراق من بە تەسەوری من بە بۆچوونی من دەتوانێت هەتاوەکو چەند ساڵی کەش ئەم بابەتە بەردەوام بکە و دڵنیایشم نەکرد ئەم ڕێکاری کێسا گرتوێت بەر بۆ ئەوەی کە داوا لە کۆمپانیەکان کاکەنەوتی هەرێمی کوردستان نەکردن ڕێکاری تری ژەگرێتە بەر بۆ نمونە پێنەدانی ڤیزە بەو
ئەجنەبیانەی بەو کارمەندە ئەجنەبیانەی کۆمپانیا ئەجنەبیەکان کە دێنە هەرێمی کوردستان چکە ئەمە بابەتێکی اتحادیە دەتوانێت ڕایگرێت. کات باشە دوایی باس لە کاریگەری ئەم بڕیارانە دەکەین لەسەر کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستانە با باز لەوە بکەین کە تۆ باز دەکەی ئەمە دەرفەتێکی زێڕینە کەواتە پێویستە هەرێمی کوردستان چۆن کار لەسەر ئەم دەرفەتە زێرینە بکات بۆ چارەسەرکردنی ئەم گرفتی کە چەند جار دووبارە ئەبێتەوە لە نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵدا. محکەمەی ئیتیحادی بەم بڕیارەی کە دەری کردووە یعنی کێشەکانی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی 100% یەکلایی کردوتەوە و کۆتایی پێناوە ئەم قرارێژ لە هەموو نێوەندە نێودەوڵەتیەکانە قرارێکی ڕێزلێگیراوە چونکە لە باڵاترین دەستگای دادوەری لە عێراقەوە دەرچوو کە محکەمەی ئیتیحادی و محکەمەیەکی دەستوریە یعنی هیچ وڵاتێک هیچ لایەنێک ناتوانێت خۆی لە جێبەجێکردنی ئەم بڕیارە بدات و کێشەی بۆ دروست بکات بۆیە هەرێمی کوردستان دەتوانێت زۆر بە ژیرانە لەگەڵ ئەم بڕیارەدا مامەڵە بکات دوو ئیسیفادەی زۆر گەورە دەکات هەرێمی کوردستان یەکەمیان شایستەدارایەکانی خۆی بۆ خەڵکی کوردستان دابین نەکات و کێشەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە کۆتایی پێدێت ئەمە خاڵ یەکەمیان خاڵی دووەمیشان بەڕاستی هەرێمی کوردستان خۆی جارێ زۆر زووە خۆی بدات لەو کێشمە گەورە و لەو ئەم سراعە گەورانە و ئەم کە لە بازاری نەوتا هەیە لە جیهاندا ئێمە دەبینین بازاری نەوت بازارێکی زۆر هەستیارە بازارێکی زۆر زیندووە بە بچووکترین بڕیاری سیاسی بە بچووکترین گۆڕانکاری سەربازی وەکو بینیمان لە بینی ئۆکرانیا و رووسیادا ڕوویدا نەوت نزیکی $139 بووەوە بە بەردەوامی نەوت هاتەوە خوارەوە ئێستا گەیشتە $90 هەیە تونیەتی هەرێمی کوردستان لە 95 داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئێستا داهاتی نەوتیە ئەم داهاتە نەوتێش وای کردووە کە ئەگەر سعری نەوت بێتە خوارەوە هەرێمی کوردستان نەتوانێت تەنانەت موچەی فەرمانبەرەکانی دابین کات ئەگەر نەوت بەرزە بێتەوە ئەچێتە سەر و هەڵاوسانێکی گەورە دروستە بێ جارێکی ئەو پارێکی دا بە فەرمانبەر و بەمانە سوودی لێ نابین یعنی لە هەردوو لایەنەکە بەڕاستی دەتوانێت خۆی پارێزێت. باشە کاک باشە دەبێت بەم با بڵێن بڕیارە یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا داوای کرد کە لایانی سێم بێتە نێوان گفتوگۆکانی عێراق و هەرێم بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە چونکە ئەم بڕیاری دادگای فیدراڵی کاریگەری نەرێنی لەسەر کۆمپانیەکانی نەوت بەجێ دەهێڵێت ئەگەر بێت و ئەمان لەم هەنگاوە بەردەوام بن و لایانی سێم بێتە ئەم گفتوگویانەوە دەکرێت بڵێن بڕیارەکە هەر بەم شێوەیە دەمێنێتەوە یاخود گۆڕانکاری بەسەردادێت. خۆی ئیداری ئەمریکا بە شێوەیەکی بەردەوام لە بیدایەتی دروستبوونی قەیرانی ئۆکرانیاوە و کە جیهان ئێستا دابەش بووە بەسەر دوو بەرەدابەرەی رووسیا و هاوپەیمانەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی ئەمریکا بە بەردەوامی ویستویەتی نەوتی زیاتر غازی زیاتر بۆ بازاڕە جیهانەکان و بۆ وڵاتە هاوپەیمانەکانی دابینکە بۆ ئەوەی کە بتوانێت گورزێکی ئابووری گەورە لە رووسیا بدات و رووسیا کەنارگیر بکات و لە بازاری وزەی جیهانی رووسیا دوور خاتەوە ئەمە ویستی ئەمریکیەکان و ئیداری ئەمریکا لەسەر ئاستی سەرۆکی ئەمریکا لە قیمەی جدە خۆی هاتە ناو بابەتەکەەوە خۆی هاتە بینی هەرێمی کوردستان و بینی حکوومەتی ئیتیحادی و لە قیمەی جدە لە پەراوێزی کۆبوونەوەکانی قیمەی جدەدا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کازمیان کۆبوو جۆبازن خۆی داوای لە حکوومەتی ئیتیحادی کردووە کە چارەسەرێکی ئەم کێشەیە بکات لەگەڵ هەرێمی کوردستاندا و ئەوە بوو داواشی لە هەرێمی کوردستان کرد سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و شاندێک ڕۆیشتنە بەغدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و کە نەگەیشتن بە هیچ نەتیجەیەک. ئەم بابەتە ئیداری ئەمریکا لەبەر خاتری هەرێمی کوردستان نییە لەبەر خاتری ئەو سیاسەتی خۆیەتی کە ئێستا پەیڕەوی ئەکات لە جیهاندا و سەرکردایەتیەکە تەنانەت تۆ تەسەور کە ئەمریکا یەدەگی نەوتی خۆی دەرێنێتە دەرەوە ئەیفرۆشێت بەس بۆ ئەوەی کە نێڵت نەوت لە $90 بەرز بێتەوە بە فشارێکی زۆر بە باجێکی زۆر کە ئەمریکەکان تاوەکو ئێستا داویانە نرخی نەوت بێن نەخوارەوە بۆچی بێن نەخوارەوە لەبەر چەند سەبەبە یەکەمیان کە ئێستا رووسیا گەمارویەکی لەسەر گەمارویەکی ئابووری لەسرە سەرچاوەی بەهێزی داهاتی ڕووسەکان ئێستا نەوتە نەوت و غازە ئەم نەوت و غازە ئەمریکەکان دانەوێت سعری نەوت بە شێوەیەکی بەرچاو دابەزێن نەخوارەوە تاوەکو زەرێکی زۆر لە داهاتی رووسیا بدەن و نەتوانێت ئەسڵەن پێداویستەکان نەفقاتی ئەو شەڕی کێسا بەرپای کردو لە دژی ئۆکرانیا بەرپای بکات و بالفعل عنی تەسیراتی گەورەشی دەرکەوتۆ دەبینین کە لە هەموو بەرەکانی جەنگە لەم ماوەیەدا ڕووسەکان بەردەوام لە پاشەکشیان دێنە دواوە چونکە ئەو شەڕە نەفقەیەک و پارێکی و
زۆری دەوێت و ئێستا رووسیا نەوتی خۆی بە شێوەیەکی تقریبان ئەتوانم بڵێم نیمچە قاچاق ئەفرۆشێت بە نیسبەتی لە 130 هەرزانتر نەوتی برێن چەندێک بێت لە 130 هەرزانتر دەیفرۆشە بەس بوو ئەوەی پارەیەکی دەستکەوێت و دانەبڕێت لە بازاڕی نەوتی جیهانی. یعنی ئەمریکەکان ئێستا دایانەوێت ئەم 400,000 بەرمیلێک ئێستا لە هەرێمی کوردستان بەرهەم دێت ئەم بەرهەمە نەبڕێت چونکە عێراق ملزەمە بە بڕیارەکانی ئۆپێک پلەسەوە ئۆپێک پلەس کە حیسەکەی بۆ دیاری دەکات ناتوانێت لەوە زیاتر بفرۆشێت. ئێستا هەرێمی کوردستان ئەم حیسەی کە دەیفرۆشێت لە دەرەوەی بڕیارەکانی ئۆپێک پلەسە یعنی حکوومەتی عێراق ئەگەر بە کۆی بە هەرێمی کوردستان و بە عێراقەوە حسابی بکەین ئەتوانم بڵین 300 بۆ 400,000 بەرمیل لەو حیسەی کە ئۆپێک پلەس بۆی داناوە زیاتر فرۆشێت لە بەرەوەی هەرێمی کوردستان پابند نییە پێوەی. باشە کاک باجێت لەم بڕیارە و لەم کێشمەکە بەشێکی سیاسیە بەشێکەوەی کە پێویستە لە ڕووی دەستوریەوە جێبەجێ بکرێت کاریگەری لەسەر کۆمپانیا بیانیەکان چی دەبێت چارەنووسی کۆمپانیا بیانیەکان لەم نێوەندەدا چی دەبێت لە هەرێمی کوردستان. کۆمپانیا بیانیەکان ئێستا ئەو گرێبەستانی کە هەرێمی کوردستان کردوێتی لەگەڵ کۆمپانیا بیانەکان ئەو گرێبەستانەوەکو خۆی مێنێتەوە یعنی ئەو گرێبەستانە هیچی بە دیفاکتۆ بە ئەمری واقع حکوومەتی عێراق دەبێت مامەڵەی لەگەڵدا بکات و ئێمە چەندین جاریش لە تەسریحەکانی ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق جۆمان لێ بۆ کە دەڵێت ئەم گرێبەستانە لە 180 گرێبەستەکانی مشکیلی نییە گرێبەستی باشن لە 120یان کێشەی هەیە. ئەم گرێبەستانە بە شێوەیەکی ئەمێنێتەوە حکوومەتی عێراقیش ملزەمە کە معاملەیان لەگەڵدا بکات یعنی ئەوە نییە کە جارێکە دانیش ئەم گرێبەستانە هەڵبۆشێتەوە چونکە تازە نەوتی هەرێمی کوردستان ئەم چەڵگانێکی ئیسtisماری تیاکراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستی لەسەر کردووە بۆ بە ئەمری واقع و جێبەجێ دەکرێت وەکو باقی چەڵگەکانی تری عێراق ئێستا مامەڵەی لەگەڵاکرێت بەڵام ئەوەی کە هەیە پێداچوونەوە بە گرێبەستەکان نادەکرێت جارێکی تر و ئەم گرێبەستانە ڕێک دەخرێتەوە و ئەو داهاتە زۆری کە ئێستا ئەم کۆمپانیا نەوتیانە لە دەستیان دەکەوێت نەتیجەی ئەم گرێبەستانە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە کردوێتی ئەم داهاتە زۆریان بەڕاستی نامێنێت چونکە هەرێمی کوردستان ئەو گرێبەستانە یعنی من بەشێکی زۆری گرێبەستەکانی هەرێمی کوردستانم خوێندوێتەوە بە شێوەیە کە ئەگەر لە باشترین حاڵەتی کۆمپانیا بیانەکانە نابێ ڕێژەی قانزاجیان لە 180 تێپەڕێت بەڵام ئێستا ئێمە دەبینین بە کۆی خەرجی و بە قانزاجی کۆمپانیەکانەوە چێتە لە 150 دەچێتە تا 56 ژەڕات یعنی ئەم داهاتە زۆرەی کە دەچێت بۆ کۆمپانیەکان یەکێکە لەو سەبەبانەی کە کۆمپانیا بیانەکان تاوەکەسا شەڕیمانەوەکەن لە هەرێمی کوردستان شەڕیمانەوە دەکەن پێشتر باست لە چەند فشارێک کرد کە باست کرد جگەلەوەی کە سۆمۆ داوای کردووە نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیا بیانەکان یاخود وڵاتانی بیانی نەیکڕن ئەمە هەنگاوێکە و هەنگاوی دیکە فشاری دیکەیان بۆ دروست دەکات چی دەبن فشارانە ئەگەر فشارەکانی ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ بەغا نەکەونە ڕێکەوتن بە بۆچوونی من حکوومەتی عێراق چەند کارتێکی تری بەدەستەوەی کە بەکاری دەهێنێت هیچێک لەو کارتانە بابەتی ڤیزەیە ڤیزە بە ئەو کە کۆمپانیا نەوتەکان بچنە بلاگلیست بکرێن ئەمانی کە لەسەر لە هەرێمی کوردستانە و کێسا حکوومەتی عێراق هەنگاوەکانی دەست پێ کردووە لە دادگای کەرخکە گرێبەستی کۆمەڵێکیانی هەڵۆشانەوەتەوە و کۆمەڵێکی تریشیان و ئێستا لە قۆناغی دادگایکردندا ئەگەر بێت و ئەم بابەت ئەم قۆناغە بەم شێوەی ئێستا بڕات و نەکەنە ڕێکەوتن لە بینی هەردوولادا ئەم حکوومەتی عێراق چەند بابەتێکی بەدەستەوە یەکەمیان پێنەدانی ڤیزەیە بە کارمەندانی ئەم کۆمپانیا بیانانە کە دێنە هەرێمی کوردستانە چکە دەزانین کە ڤیزە بابەتێکی ئیتیحادیە و دەبێت لایەن حکوومەتی ئیتیحادیەوە بدرێت ئەمە یەک دوو بابەتی هەڵۆشانەوەی ئیقامەمانەوەی ئەو کەسانەیە لە ناو خاکی عێراقا کە حکوومەتی عێراق دەتوانێت کە ئەویش بابەتێکی ئیتیحادیە دەتوانێت ئیقامەکانیشان هەڵبۆشێنێتەوە بۆ سەبەبە کە ئیقامەکانی هەڵۆشانەوە دەتوانێت ئەم کارمەندانە ئەم ئەندازیارانەی کۆمپانیا بیانەکان و بە خاوەنی کۆمپانیەکانیشەوە بە کەسی غیر مەرغوب لە عێراقا دابنجێن و دەریان کاتە دەرەوە چونکە خاکی عێراق ئێستا لە زاخۆ هەتاوەکو بەسڕا بە شێوەیەکی ئیتیحادی بۆ مەسەلەی ڤیزە بۆ مەسەلەی ئیقامە جنسیە ئەمانە ئیتیحادی و حکوومەتی عێراق دەتوانێت فشاری زۆری تیا بکات. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەهجەت ئەحمەد ماستەر لا گرێبەستە نەوتیەکانی عێراق سپاس بۆ ڕوونکردنەوەکان بە خێراتی زۆر سپاس بە جەنابتان.